هۆمەری دزەیی سیاسەتمەدار و هونەرمەندی ناوداری کورد کاتێک لە ئاهەنگی نەورۆزی ساڵی 1940 لە شاری کۆیە لە تەمەنی 12 ساڵانەوە گۆرانی نەورۆز دەچڕێت. مامجەلال لەوێدا لە تەمەنی 15 ساڵی وتاری ئاگری نیشتیمانی دەدات. ئەو سەرسامی دەبێت و بە مامجەلال دەڵێت خۆش دەبوو ئەوها زیرەک بام. مامجەلالیش پێی دەڵێت منیش پێم خۆش بوو دەنگم وەک تۆ خۆش بووایە. چیرۆکی یەکترناسینی سەرۆک مامجەلال و هۆمەر دزەیی بەر لە 70 ساڵ لێرەوە دەست پێ دەکات. هۆمەری دزەیی هاوڕێی دێرینی سەرۆک مامجەلال باز لە سەرەتاکانی ناسین و ئاشنایەتی پەیداکردن لەگەڵ سەرۆک مامجەلال دەکات. برادەرایەتی باڵێن ئاشنایەتی یەکەم ئاشنایەتی من لەگەڵ جەنابی مامجەلالە دەگەڕێتەوە ڕاستەکەی وەکو جەنابت فەرموو دەگەڕێتەوە بۆ کۆتایی ساڵانی چل بە تەواوەتی ساڵی 1948. مامجەلال 15 ساڵ بوو تەمەنی ئەمن 12 ساڵ. جا ئالەوێ مامجەلال لەو ئاهەنگی نەورۆزە وشەیەکی زۆر جوان و بەهێزی و خوێندەوە کە بۆ تەمەنی خۆی 15 ساڵی بەڕاستی شتێکی ینی دەگمەن بوو. ئەو زەمانە کەم شتی وا هەبوو ئەوانەی کە شتی جوانیانە نووسی شت و جوانیان بڵاو دەکردەوە خودبێ زۆر کاریگەریان دەدا ئەوە تەمەنی چکیان هەبووە نەک 14-15 ساڵی بووان. هۆمەری دزەیی ئاماژە بە ئەوە دەکات مامجەلال خاوەن کاریزما بوو کەسێکی دووربین بوو. باس لەوەش دەکات لە سەرەتاکانی تێکەڵبوونی بە سیاسەت و کوردایەتی ئەگەرچی تەمەنی بچووک بوو بەڵام گەورەکان گوێیان بۆ دەگرت. ئەمەش لە هەموو کەسێک بەدی نەدەکرا. خۆ مامجەلال هەر لە وەکو پێشتر باسی بە 15 ساڵی کە ئەم خودبە جوانی خوێندەوە دیارە پێشتریشانی کابراشی ینی کوڕێکی لێ هاتوو بووە. بەڕاستی ئەو هەرچەندەکە لە ناو ئەندامانی پارتی دموکراتی کورد بووە وەختە پارتی دموکراتی یەکگرتووی کورد هێشتا ناوی نەگۆڕابوو پارتی دموکراتی کوردستان. ئەو ساکە بەو تەمەنێ خۆی ئەندامێکی زۆر کارا بوو ئەندامێکی زۆر چالاک بوو و ینی پێشنیاز زۆر جوانی هەبوو بەگوێیان دەکرد یانیوانی دیکە هەموو لەو زۆر بە تەمەنتر بوون. بەڵام ئەو بۆ منداڵیەی خۆی تاسیرێکی زۆری هەبوو لە هینا لە ناو حیزبەکەی خۆیە. ئەخر ئەوە بووەکو باس کرد مامجەلال کاریزمای هەبوو بەڕاستی کەسایەتێکی زۆر بەهێزی هەبوو بەو گەنجاتیە خۆی. لەبەر ئەوە ینی ئەوە شتێکی ینی بەلای منەوە زۆر ینی سیر نەبووە کە دەستی کردووە بە دروستکردنی پارتیەکی نوێ. ژیان وایە هەمومان دەمرین و چێ ناوێکی باشە بەجێ هێز ئەوە قازان دەکا و چێ ناوێکی خراپیشە بەجێ ئەو قڕی بەسەر دەبێت. مامجەلال چەتری کۆکەرەوەی هەموو لایەک بوو هەمیشە بۆ گرفت و کێشەکان ئەو کلیلی چارەسەری لابوو. بۆیە هۆمەر دزەیی دەڵێت ئەگەر مامجەلال لە ژیان بواە نەیدەهێش کورد بکەوێتە نێوتەونی جاڵجاڵۆکە. مامجەلال قسەیەکی هەبوو دائیمەن دووبارە و سێبارەی دەکردەوە لە هەموو مەجلیسان. هینە قسەکە هی لێنین بوو لێنینی سۆڤیەت لێنینی ڕووس. مامجەلال لێنینی زۆر خۆش دەویست کتێبەکان لێنینی هەموو خوێندبووەوە خۆی مطالعاتی زۆر مامجەلال بەڕاستی خوێنەرێکی باش بوو. لێنین قسەیەکی هەبوو ئەوە مامجەلال دائیمەن ئەوەی بۆ ئێمە دەوت هێزەکەت با بڕوا بۆ پێشەوە ئەوە قسەی لێنینە نێزەی تفەنگەکەت ڕەپێشکە ئەگەر تووشی دیوارێکی لە کابووی بڕۆ پێش کە نێزەکەت لێدازانیت کۆنکریتە دیوارەکە نەکەی بچێ پێش بگەڕێەوە یعنی وەختی نییە ئەوە دەبێ حسابێکیکەی بۆ بکەیت ینی دەبێ حساب بۆ خۆت بکەیت تا چه ئەندازێک دەتوانی بەرەو پێشەوە بڕۆیت. مامجەلال قاڵ بوو لە ناو سیاسەت قاڵ بوو لە ناو ئەزمون ینی سەردەر و بەردەر و هەوراز و شێوی زۆردی بوو لە بە هەندێ بەڕاستی بەم دوایانە. بۆیە ئەم دائیمەن دەڵێم ئەگەر مامجەلال بێت و وازوو کۆچی دوایی نەکرد باە بەڕاست بەجێی نەهێشت باین باری نەکرد باە ئەو تەونە جاڵجاڵەوەکەی کە کوردی تێ ئاڵاوە ئەو ڕۆکە ئەو تەونە مامجەلال قەت نەیدەهێشت دروست ببێت. ئەو زۆر زیرەکانە دووربینانە
واقع بینانە بە ئەزمونێکی کۆنی لە مێژ ساڵ دەیتوانی کێشەکان هەموو چارەسەر بکاونەی دەهێشت ئەو کردەوە شەپرزە و تێکبەر ببێ و ئاڵۆز بێ وەزیان. دەربارەی پەیوەندی نێوان خۆی و هەواڵ مامجەلال هۆمەردزەیی بۆ یەکەم جار ئەوەی درکاند کە هەمیشە مامجەلال حەزی بە گۆرانەکانی ئەو کردووە و گوێی لێگرتووە دەشڵێت کارکردن لەگەڵ مامجەلال چێژی تایبەتی خۆی هەبوو. ڕێژکردن لەگەڵ مامجەلالە هەمیشە خۆش بووە بەڵام ناڵم ناخۆشی بەڵام کێشەشمان دەبوو هەمیشە کێشەشمان دەبوو لەگە مامجەلالە هەرچەندە کە خۆی ڕاستەکەی گوێی لێ ڕادەگرتی یعنی یەکێک لە خۆشی بچووکتر بووایە گوێی ڕادەگرت و ئەگەر قسەکانی بە معقولشت بزانی باە پیادەشی دەکرد ینی پێی ناخۆش نەبوو یەکتری ما بدی باە دەودە لە چەند گۆرانێکم بۆ بڵێ چونکە دەیوت من شەوانیش کە لە ماڵەوەش دەبم یان لە شوێنێک کا دەبم بەدەم ینی پێشەوەی کە خەو لێ بکەوێت لەسەر جێگاکەم ترانسیستەرشی پسکۆلم هەیەدام ناو لە تەنیشتە خۆم جا مامجەلال متاڵعی زۆر بوو کتێبی زۆر دەخوێندەوە بە دەم کتێب خوێندنەوە شتێکم بە خوێندەوە ژێم لە رادیۆکەشم دەکردەوە ژێم لە یانسی دیەک ژێم لە گۆرانەکانی تۆ هەتا خەوم لێ دەکەوێت مامجەلال ئەوە دائیمەن بۆم دەوتەوە بۆیە لە هەر شوێنێک یەکترما بتپایە دەگو دەوی پێش هەموو شتێک دوسێ گۆرانی خۆشم بۆ بڵێیت یەکێک لە گۆرانیانە کە هەمیشە دەیگوت ئەوم بۆ بڵێیت ئەو گۆرانیا هی حەسەن زیرەک بوو من دەمگوتەوە لە سیلەی قەبران هاوارە حاکم بمدا لە سێدارە قەت نانێم مەیلی ئەو یارە ئەجا من زۆر جار دەمگۆڕی بۆ نوکتە دەمگوت لە سیلەی قەبران هاوارە مامجەلال بمدا لە سێدارە قەت نانێم مەیلی ئەو یارە ژیان و هاوڕێتی هۆمەردزەیی و سەرۆک مامجەلال نزیکەی 70 ساڵ بوو نزیکبوونەوەشی لە مامجەلال تێکەڵبوونی بۆ بە دنیای سیاسەت و کوردایەتی سەرباری کاری هونەری هۆمەردزەیی دەرچووی یاسا و سیاسەتە و دواپۆستیشی ڕایۆژکاری سەرۆک کۆمار مامجەلال بووە. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.